ئەمە لەوانەیە شوێنێکی چۆڵ و تاریک بێت بەڵام بۆ هەندێک لە پەنابەران لە بەلگرادی پایتەختی سربیا وەک باشترین بژارە کە بچنی. ئەو سەربازگا کۆنانە کە جێگای ئاژەڵن بوونەتە پەناگا بۆ سەدان پەنابەری کە هەردایانەوێت بڕۆن بۆ ناو هەنگاریە و یەکێتی ئەوروپا. من هەرگیز شوێنی وام نەبینیوە. ئەم شوێنە بۆ ئاژەڵیان داناوە و ئێستا من لێرە دەنوم. وا تەخمین کراوە نێزیکەی 7500 کۆچبەر و پەنابەر لە ناو سربیا بن، زۆربەیان لە ناو 17 کامپدان کە بەم دوایانە لە مانجی ڕابردوو لە دەرەوەی بەلگراد کراونەتەوە وەک وەڵامێک بۆ ڕەوشی جەمسەری باکووری بۆ ئەوانەی لە ناو سەربازگا کۆنەکان بەرەو ڕوویان بوونەتەوە. ئەمە ساتێکی ئینسانیە. ویسمان هەموو کۆچبەرێک لە شوێنی کراوە دوور بخەینەوە چونکە نامانەوە هیچ کەسێک بە توندی بریندار بێت یان دووچاری ڕەوشێکی تەندروستی خراپ ببێت. شتەکان لێرە ئەوەندە باش نین بەڵام زۆر لەوانەی جۆزراونەتەوە پەستنی ڕەوشەکە و کەلوپەلەکانیان کردووە کە لە سەربازگا کۆنەکان باشترە کەچی هێشتاش هەندێک ویستوێنە لەو شوێنانە بمێننەوە. مەترسی گرتن لە کامپەداخراوەکاندا بەربڵاوە. ئەمە شتێکە هەندێک لەوە پێش لە گەشتەکان بەرەو ڕووی بوونەتەوە. هەروەش نیگرانی ئەوەی کە ناچار دەکرێن بگەڕێنەوە بۆ ئەو وڵاتانەی کە پێشتر پێیدا تێپەڕیون. ئەوان دەیانەوێت بچنە سنوورەکە بۆ ئەوەی هەر کاتێک بتوانن ئازاد بن کە قاچاقچیەک داوا بکات لە سنوورەکەەوە بپەڕنەوە یان هەر کاتێک ببینن دەرفەتێک هەیە بۆ پەڕینەوە لە سنوورەکە و زۆربەیان جانتاکانیان ئامادەیە. بە چوونە ژوورەوە بە شێوەیەکی قانونی لە هەنگاریەوە بۆ ناو سربیا بۆ تەنیا 10 کەس لە ڕۆژێکە کەم بۆتەوە چونکە وا تەخمین دەکرێت چاوەڕوانی بۆ چەندان ساڵ دەخایەنێت نەک بۆ چەندان مانگ. بەم شێوەیە بۆ زۆر کەس لێرە ڕێگای قانونی بۆ کامپەکان و لیستی چاوەڕوانیکردن وێ دەچێت شتێکی ناومێدی بێت. لە هەمان کاتدا سەربازگا کۆنەکان دانراون لەناو ببرێن بۆ ڕێگا خۆشکردن بۆ دروستکردنی شوێنێک لەسەر زەیەک بەڵام لەو دەمەی ئەوان لەوێ دەمێننەوە وەک خراپترین بژارە بۆ پەنابەران چونکە هیچ متمانەیەکی بۆ کاربەدەستان نێشێتەوە ئەو کارە بکەن.